ئێستا بابیشی نەخۆشە لێ کە بڕیارماندا کولفەی ئەو عملیاتەی بە کاملی سندوقی خێری هەری بگری و دکتۆرەکانیش پارەی خۆیان وەرناگرن. خۆشەویستان ئەو نەخۆشی دەیبینن ئەوە فتقی هەبووە تەمەنی 32 ساڵە زگماک سەقەت بووە فتقەکە عیلاج نەکرێت تەقیە ئەوە ئاوی لێ دێتن ناو فتقەکەی ئاوی جۆرێ دێتە دەرێ ناتانی لاقی درێژکە تەمەشاکە ناتانی لاقی درێژ بکاتن 32 ساڵە عمری بابیشی فەقیر بووە هانای هینا مێهرەبانی 12 ڕەبیع الأول ساڵی 2026 ئەوڕۆ 33 نەشتەرگەری دەکرێت 18 نەشتەرگەری یارمەتی فەقیری دەدرێت 14 نەشتەرگەری نەخۆشیت پارێ نادات دکتۆری هەندێک نەشتەرگەریشمان هەیە پارێ ناداتە خەستەخانەش وەکو ئەو حالەتەیە لێ دەرێم خۆشبەختەوە بەشدار لە مێهرەبانی لەگەر دکتۆر کاوی بەڕێز ئەوڕۆکە لەگەر دکتۆرە بەڕێزەکانمان مەجموعەک عملیاتی زۆرمان کرد لە خەستەخانەی مێهرەبانی ئەمە بەردەوامین لە خزمەت خێر خۆشیەکان دەڵێن ئەوانەی کە پشتی خێریان هەیە دڵنیابن پارەکانتان لە دەستێکی ئەمینە وەرن پشتی خێری زیاتر بکڕن ئەوانەی کە پشتی خێریشان نییە وەرن پشتی خێری بکڕن مێهرەبانی 967 پشتی مایە لە بۆ فرۆشتنی هەتا ئێستاکە لە کۆی 7500 پشتی مایە 967 پشتی مایە لێیەکە خۆشببختە ئەوەی دێتن پشتی ئیسtisماری پشتی خێری دەکرێتن لە نەخۆشخانەی مێهرەبانی نەخۆشخانەی مێهرەبانی ئەو جۆرە خێرە گەورانە دەکات شوشە عمری 32 ساڵە لە زگماک لەدایک بووە سێریبرال پەڵسی سیپیە هەتا ئێستا کەش لە بۆ عائیلەی زۆر ئەزیێتە ئێستا بابیشی نەخۆشە لێیەکە بڕیارماندا کولفەی ئەو عملیاتەی بە کاملی سندوقی خێری هەری بگری و دکتۆرەکانیش پارەی خۆیان وەرناگرن. بەناوی خوای گەورە و مێهرەبان بەڵام ئەم نەخۆشە ئەوڕۆوە کە هاتیتە نەخۆشخانەی مێهرەبانی کە دوێنێ داخڵمان کرد داعیادە هاتە لامان زگماک سەقەتە عمری 32 ساڵە هات بە لە برینێکی هەبوو لە جێی فتقی هەفتەیە زیاتر ئەو هایە دیارە سەردانی چەند عیاداتێکی کردیە وەکو التیهابی برین بڕیان کردبوو کە تەمەشام کرد تەمەشاکەم ئەو فتقەکەی قەدیمە و لی تەقیە ڕخۆڵە و چەوری ناوزگی لە فتقەکەی هاتە دەرەوە و ئازارێکی زۆری هەیە و تووشی التیهابات بووە ئێمەش لەبەرەوەی کەم خوێنیش بوو زۆر بڕیارماندا داخلی کەین و لە نەخۆشخانەی مێهرەبانی کە بەڕاستی نەخۆشخانە زۆر هاوکاری کرد و بێبێ بەرامبەر داخل بوو لە نەخۆشخانە و خوێنماندایە و حازرمان کرد بۆی ئەمڕۆ نەشتەرگەریەکەی بکەین لەگەڵ ڕستکاک زۆرە ئینشاءالله استفادەی دەکات بۆی بتوانین شتێکی باشی بۆ بکەین و لەو ئازار و ناڕەحەتیە نەجاتی بدەین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی